بەڕێزان بەدەم ئاسانە چل ڕۆژ و چل شەو بەسەر یەکەوە بەبێ وەستان بەبێ جەژن بەبێ هەینی بەبێ پشوو لەگەڵ ئەم برا بەڕێزانە و کۆمەڵێک برای بەڕێزی دیکە و خوشکێکی بەڕێزیش هەموو شوێ لە خزمەتتان نابووین. ئێمە ئیجازەیەک وەرەگرین لێتان ئەگەر ئیجازە بفەرمونون ئەزانم ڕەنگە لێشمان ژویر ببن بڵێن بۆچی بەس پێویستمان بە پشوویەکە بێ هەرچۆنێک بێ هەر لەگەڵتانە بین چۆنی لەگەڵتانە بین هەرچ ڕۆژێک ڕووداوێکی گەورە و گرنگ هەبوو ئێمە بۆ شەوەکەی سەعات 11 لەگەڵتانە بین ئینشاءالله ئەگەر ڕۆژێکیش ڕووداوی زۆر گەورە نەبوو ئەوە هاوکارانی دیکەم لە ڕوودا و هەر بە بەردەوامی لەگەڵتانان گرنگەوەی چاوتان لەسرم شاشانە بێ بۆ ئەوەی کە زانیاری دروست وەرگرن هەواڵی ڕاست وەرگرن و شرۆڤەی دروست وەربگرن بەس ئێمە داوای ئیجازەتان لێەکەین پاشجەنگ ئەم شەو لەگەڵ چلەیە ئەوەستێ بەڵام لە شەوەکانی داهاتووە هەرچ ڕۆژێک ڕۆژەکەی هێندە گەرم و گوڕ بوو گرنگ بوو ڕووداوی وەرچەرخانی گەورەی تیا بوو هەر لە سۆشیال میدیای ڕووداویش بۆمان بنووسن بەنامەش بێ بە کۆمنتیش بێ بڵێن بێستون مامۆستا ئەنۆر دکتۆر یاسین دکتۆر بێستون مامۆستا ئەبوو بەکر ئەمانوێ کاک جەباریاوەر ئەمانوێ بێن لەسەرم بابەتانە زانیاری و شرۆفەمان لەگەڵا بەشکەن دڵنیا بن ئێمە ئامادابین زۆ سوپاسستانەکەین کە بۆ ماوەی چل شەو و چل ڕۆژ سیقەتان بەم شاشەیە کرد سیقەتان بەم مێزە کرد وەکو سەرچاوی یەکەمی زانیاریەکانتان وەرتان کرد و زۆر سوپاسی جەنابی مامۆستا ئەنۆرەکەم کە عزیزی نا بەعکسەوە خۆشەویستم بەعکسەوە عزیزم و بەڕێزان زۆر گرنگ بوو ئەم برایانم و سانەخانیش وەکو خوشکمان بەخۆبەخشی بە درێژایی ئەم کاتە نەکتەنیا و 2 سەعاتی کە لێرە لە شاشەکە لەگەڵ ئێوە بووین 24 سەعاتە لەسەر مۆبایل بە وەتساپ خەریک بووین یەکتریمان ئاگادارە کردەوە دەربارەی نوێترین ئاپدەیتەکان ئەگەر لە نیویۆرک تایمس مەقالەیە بڵاو بووایەتەوە دکتۆر یاسین بۆ منیە نارد ئەگەر لە نازانم کێ شتێک بڵاو بووایەتەوە من بۆ مامۆستا ئەنۆر مەنار مامۆستا ئەنۆر بۆ دکتۆر بێسونێنار بەم شێوەیە گروپێکی وەتساپیشمان دروست کرد بوو کە وەکو ژووری هەواڵێکی ئیفترازیمان دروست کرد زۆر سوپاسستانەکەین و گەردنمان ئازاکەن ئەگەر کەم و کورتیەکمان هەبوو بێ و ئینشاءالله ئێوە هەر سەلامەت بن کوردستان هەر پارێزراو بێ و لە ئامانەتی خوا و پێغەمبەر بن